بە ناوی خێزانی ئاسوودە لە سایەی بیرکردنەوەی دروست. چونکە شێوازی بیرکردنەوەمان ئەبێتە هۆی دەستنیشانکردنی شێوازی ژیانمان. بە تایبەتی ئێمەی دایکان و باوکان لە هەمووشیان گرنگتر دایکان. بەڕاستی شێوازی بیرکردنەوەی دایک زۆر کاریگەری هەیە لەسەر منداڵ. کوڕ یاخود کرد ئەگەر چی کوڕ لە هەرزەکاریە ئەوێت لاسایی باوکی بکاتەوە، بەڵام لە سەرەتا هەر دایکی مامۆستایەتی. بۆیە زۆر گرنگە دایکان خاوەن بیرکردنەوەیەکی دروست بن بۆی خێزانێکی دروست بەرهەمبێنن. ڕواتان بێ ئێمە زۆرنی کات لەم ناو هیزرمانە وازانین باوکان ئاراستی ماڵ دیارەکەن. باوکان ڕاستی گەورەی ماڵن، بەڵام بیرکەرەوەی ماڵ دایکانن. دایکانن ئاراستی بیرکردنەوە و ژیانی ماڵ دیاری ئەکەن. تۆلستۆی ئەڵێ خێزان یان مرۆڤ بەرهەمدەهێنێت یان تۆپەڵێک گرێ. خێزانی ئاسوودە ئەوەیە کە بەیانی باشی تایە. ئێمە عادەتەن لەگەڵ خەڵکی دەرەوە زۆر بەڕێزە بین. ئەگەر هاتوو خێزانێک بەیانی باشی تیا بوو، کابوو خێزانە ڕێزی تایە. بەیانی باش شتێکی کەم نییە، بچکۆلەیە بەس مانایە گەورەی هەیە. کاڵی بەیانی باش یعنی شەوکە خەوتن بە ئاسوودەیی خەوتن پێکەوە. بیرکردنەوەی ئەرێنی ئەو بیرکردنەوەیە ئێمە دایم دیوە خراپەکە دەبین. یعنی بۆ نمونە شتێکی قەدیمی هەیە، مناڵێک ئاو لە دەستێ ڕژات یەکسەر گەورەکانیان چی دی ئەو ڕووناکییە. بیرکردنەوەی نەرم و گراو یعنی ئێمە کە کاتێک ئەم ناوم دکتۆرە هاژەیە لە بەشی پەرۆدە و دەروونزانیم لە زانکۆی کۆیە. ڕاستی ئەو پرسیارێکە تو باسی دەکەی خێزانی ئاسوودە تا چەند دەبتە هۆی کەمکردنەوەی مەسەن توندوتیژی خێزانی تا توندوتیژی نێوان دوو هاوسەر یان منداڵەکان و لەگەر داک و بابیان. بەڕێی من ئەگەر خێزانی ئاسوودە بریتیە لەوەی ژنێکی ئاسوودەمان هەبی لە مارێ. ژنی ئاسوودە شکەی ئاسوودە دەبی ئەگەر بێت و پیاوەکەی هاوسەرەکەی هاوکاری بی سەپۆرتی بکە لە ژیانی. یعنی مەرج نییە سەپۆرتی بکە لە منداڵ پەروەردەکردن. مەسەلەن شنەکە برێ نابی منداڵەکەم نوێژێ بکە، بابەکە دەرێ نائڵا دەبی بکە. مەسەلەن کچەکە حەزی لێ تۆزێک پرچی خۆی کورت کاتەوە، یعنی لە پەروەردەکردن هاوڕانە بن. بەس بەڕێی من ئەگەر بێت و گفتوگۆی بکەن لە نێوانی خۆیان ئەو کاتە دەتان بگەنە حەلک. بەس هەر کاتێک کە خێزانی ئاسوودە ئەو کاتە دروست دەبیتن ئەگەر بێت و مەسەلەن ئەگەر زانیم بۆ نمونە هاوسەرەکەم تۆڕەیە لەو کاتە ئەمن تۆزێک با بێدەنگ بم جارێک بێدەنگی هەڵبژێرم دوای قسەکە دەست پێ دەکەمەوە. هیچ کەسێک بێ هەڵچوون نابی. بەس گرنگترین شت ئەوەیە مەسەلەن دوو هاوسەرەکە بزانن چۆن کۆنتڕۆڵی تووڕەییەکانی خۆیان دەکەن. تەکنیکێک ببینەوە لە مابەینی خۆیان لۆ ئەوی ئەو هەڵچوونانەی خۆیان کۆنتڕۆڵ بکەن. ئینجا زۆر شتمان هەیە ئەگەر بێت و بەڕێی من هەر هاوسەرێک کە ئێستاکە لەخوای بەزیادی شت زۆرە، ڤیدیۆ هەیە، کتێب هەیە، خول هەیە. ئەگەر بێت و هاوسەرەکان پێش ئەوەی داخلی ژیانی هاوسەرگیری بن یان حتاکە داخلیش ببوون لە سەرەتای ژیانیان بزانن بۆ نمونە سایکۆلۆژیای پیا و ژن کووە لە شتێکی لەوانەیە نەبی کەسە قسەچی دەکە لەوانەیە درم بگری. بەتایبەتی ژنی ئێستا زۆربەی لە دەرەیە لەوانەیە زروفی دەرێ بەڕێوەبەرەکەی برادەرەکەی شتێک بە خڵقێ پەستی بکە لەوانەیە بێتەوە مارێ ئەویش تووڕەبی وەکو پیاوکەک و دەرێن دێتەوە جاری وایە تووڕەیەیان شتێک. اینجا بەس ئەگەر بێت و هەردووچیان لە تایبەتمەندی یەکتری تێ بکەن کە ژن مەسەلەن کوبیر دەکاتەوە پیاویش کوبیر دەکاتەوە فێریش ببن بە چ تەکنیکێک تووڕەیی خۆیان کۆنتڕۆڵ بکەن. بەڕێی من ئەگە هەر پیاوە کە دیتی ژنەکە تووڕێ ئەو بێدەنگ بی ژنەکەش کە دیتی پیاوەکە تووڕێ ئەو بێدەنگ بی دوای دەست پێ بکەمانەوەنێک پەرتە بۆشی شتەکەی بکەن چکە ئەتو هەر شتی بخەبن بەڕێ ئاخر ڕۆژێک دادێ کوردواری دەرەجام کە پڕ بدەتەقی. ئەوەش وایە ئەگەر بێت و بەس دوای گفتوگۆ بکەن لەسەری هەر لەسەر چونە منداریان لە چ مەکتەبەچی جلو بەرگەک سەفرەیان چونە مارە بابەکان هەردوو لە هەر بوارە خانیەکی نوێ دەکڕن بێت و گفتوگۆ هەبی بەڕێی من کەمترین توندوتیژی ڕوودەداتن حتا لە پەروەردەکردنی منداریش. اینجا خێزانی ئاسوودە ئەوەیە مانای ئەوە نییە کە هەمومان پێرفێکتین مەلائیکەتین هەموو ئینسانێک باخۆی تۆزێک بابەتی شەڕی لە قەلبیدا هەیە هەندێک غەریزەی شەڕ هیچمان غەریزەی سەلامەتی و ئاشتیشمان هەیە بەس گرنگەوەی کامیان زیاتر زاڵە. ئەگەر ئەمن لە مارێ لەگەر هاوسەرەکەم ڕێک کەوتم لەسەر هەندێک شت ئیتیفاقمان کرد
دەکی دو مندارەکانیش بێنێکە گەورە دەبن و دەستنە ناو ماڵ و حاڵی خۆیان ئەوانیش لەسەر هەمان ڕێچکی بابداچ خۆیان دەڕن بەرەم گرنگترین شت ئەوەیە ئەمن وەکو پیاو ژنەکەی خۆم کۆنتڕۆڵ نەکەم پەتی لە مل بێخم ژنیش بە هەمان شێوە پیاوە کە لە دەرێ ئاساییە سەلامی لەوانەیە هاوڕێ ژنی هەبی پیاوی ژنیش لە دەرەیە کە کار دەکاتن مۆزەفەکی پیاو مامۆستایەکی پیاو لە گەریتی بەڕێی من لۆ خۆم چم پێخۆش بوو هاوسەرەکان هەردووچیان ژن و پیاو دەویشم لۆ ژنەکەم لۆ هاوسەرەکەم هەماشمان پێخۆش بووی دڵنیام ئاسوودەیی ڕوو دەداتن لە ناوماڵەکان چالاکیەکەمان سیمینارێکە بە ناوی خێزانی ئاسودە لە سای بیرکردنەوەی دروستە کە ڕێکخراوی ئۆسکار بە هاوبەشی لەگەڵ کۆلێژی پەروەردە بەشی دەرونزانی زانکۆی کۆیە بەردەوام دەبین لەبەر ئەوەی هەر جارەی بابەتێکی وا هەردەبژێرین کە کۆمەلگا سوودی لێ ببینی و هەموو تەمەنەکان ژنێک تەنها خانم منداڵ پیاو کە خێزان هەر لە هەمومان پێک دێت پارێکی ئەمڕۆمان سەبارەت بە خێزانی ئاسوودەر لە سایەی بیرکردنەوەی دروستە تەوان ئێمە ئەگەر بمانێ بگەڕێن بە دوای خێزانێکی ئاسوودەیە ئەبێ بیرکردنەوەیکی دروستمان هەبێ چونکە بیرکردنەوەکانمانەوەمان لێکە کە شێوازی ژیانمان دیاریکە تۆڵستۆی ئەڵێ خێزان یاخود مرۆڤ بەرهەمدێنێ یاخود کۆمەڵێگرێ واتە ئەگەر هاتوو ئێمە شێوازی بیرکردنەوەمان بە شێوازێ بێت ئەتوانین خێزانەکان بێتە خانەیەک کە مرۆڤی بەرهەمدار و مرۆڤی بەسوود بەرهەمبێنێ ئەگەرنا لە کاتی بوونی خێزانێکی نەئاسوودە و پڕ لە کێشەیە مرۆڤێکی دروست بەرهەم ناهێ بەڵکو مرۆڤێکی پڕگرێ کە لەوانێ بێتە تاوانکار و کەسێکی نەگونجاوی کۆمەڵایەتی هەبێت ئێمە باسی لەم سیمینارە باسی کۆمەڵێک شێوازی بیرکردنەوەمان کرد کە کار لە خێزانەکە بە ئاسوودەیی بژێ بۆ نمونە بیرکردنەوەی ئەرێنی لە بابەتەکان و کێشەکانە لە کاتی ڕوودانی بابەتێکە ئێمە هەر لایەن نەرێنێکی وەرنەگرین ئەتوانین بە شێوەیەکی ئەرێنی دیوێکی تری وەربگرین وە کۆمەڵێ بیرکردنەوەی نەرێنیمان باس کرد لەوانیش بیرکردنەوەی خورافی کە دایکان پێویستە خۆیان بە دوور بگرن لە بوونی بیرکردنەوەی خورافی چکە بیرکردنەوەی خورافی ئەو بیرکردنەوەیە کەوا دەکات مرۆڤ نەتوانێت بە ئاسوودەیی لەو مۆڵگەی لەو ژیانی کە هەیەی تیا بژی بەڵکو وای لێبێ کە لە ناو مێشتی خۆیان ژیانێک دروستکە فەزایە دروستکە کە پڕ بێ لە گرفت و نەتوانێت بە ئاسوودەیی بژی بە تایبەتیش دایکان پێویستە زۆر خۆیان بە دوورگرتن لە بیرکردنەوەی خورافی چونکە بیرکردنەوەی دایک ڕاستەخۆ گوازرێتە بۆ مناڵەکان پێویستە دایکان بە مەعریفە خۆیان بڵێن بە مەعریفە خۆیان وا لێ بکەن کە ڕۆشنبیر بن بابەتەکان بە خورافیانە بیری لێ نەکەنەوە تاوەکو تووشی گیر و گرفت نەبن و خێزانەکان ئاسوودە بن دیکە گرفتێک ڕوو ئەدا ئەگەر ئێمە دیوە ئەرێنیەکەی لێک بدەینەوە ئەو کاتە پەنا نابێنە بەر توند و تیژی ئەو کاتێک کە دایکان و باوکان حاڵەتێکی ویان دێ بە سەریا توند و تیژی ئەنجامەدەن هەڵبەت لەو کاتەیە لە دۆخێکدان کە نەیانتوانێت بە ئەرێنی بیرکەنەوە بە پشتی خێزانشکێنێ ئەوە لێگەڕە لەوەی دینەوە کە گوناهی خێزان دیاری